پاش دابڕانی خوێندکاران لە خوێندنی ئالوودا بەهۆی کۆرۆناوە ئەم ساڵ قوتابیان و خوێندکاران بە خۆشحاڵیەوە ڕوودەکەنە خوێندنگاکان و تا کۆتایی بە خوێندنی ئۆنلای بهێنن. خۆی 4 ڕۆژە دەوام حضوری بەس ئێمان حەزەکەن یعنی زیاتر حتا ڕۆژ شەمەش هەڵەگرن 6 ڕۆژ ئەبێ لە هەفتە دەوام حضوری ئەلکترۆنی نامێنی چونکە ئەلکترۆنی یعنی ئەغلب مال حتا ئەنتەرنێتش نییە و زۆر ئیسیفادەش نایک وا دیارە 2 ساڵی پێشوو بەهۆی پەتای کۆرۆناوە خوێندن بوو بە شێوەیەکی ئۆنلاین. ئۆنلاینیش تا ڕادەیەکی زۆر کاریگەری لەسەر قوتابیان هەبوو بۆ شێوەی نەبوو کە لە قوتابخانەکان ڕاستەوخۆ ناوکۆ لە مامۆسایان لەگەڵ قوتابیان بدوێ و لێ تێبگەیشتن. مامۆستایانی خورمات و نیگەرانن لە نەبوونی بینای خوێندنگای پێویست لە قەزاکەدا. بە تایبەتی نەبوونی بینا لەم شارەدا گەورەترین کێشەیە بۆ خوێندنی کوردی و نەبوونی پلانێکی تۆکمەش لەلایەن بەڕێوەبەراتی پەروەردەی خورماتەوە بەشی خوێندنی کوردی یاخود بەشی خوێندنی عەرەبی ئەوش کێشەیەکی گەورەیە بۆ شارەکەمان. زۆربەی قوتابخانەکانش 2 دەوام و 3 دەوامی تایە ئەوش کێشەیەکی زۆر گەورەیە و داواکارین ئەو بینایانش کە تەواو نەکراوە تاکو ئێستا داواکارین لە حکوومەتی هەرێم یاخود حکوومەتی بەغدا ئەو بینایە لە زووی تەواو بکرێت و بۆ ئەوەی کێشە و گرفت لە قوتابخانەکاندا نەمێنێت. بەڕێوەبەری پەروەردەی خورمات و ئاشکرای دەکات بەهۆی کەمی بینای خوێندنەوە ناچارن لە خوێندنگاکاندا 3 دەوام بکرێت. أكثر من 10 مدارس مهدمة داخل القضاء. دە خوێندنگەمان لە ناو شار ڕووخاوە. 26 خوێندنگەمان لە گوندەکان بەهۆی شەڕی داعشەوە ڕووخاون. لەبەرەوە ناچار بووین خوێندکارانی ئەو خوێندنگەیانە ببین بۆ خوێندنگەکانی تر. بۆ هۆیشەوە لە هەندێک خوێندنگە دەوام کراوە بە 2 دەوام و 3 دەوام و 4 دەوام. تەنیا لە یەک خوێندنگەی قەزاکە 1 دەوامی تێدا دەکرێت. وصل الدوام فيها ثلاثي وبقية المدارس فيها ثنائي ولا توجد لدينا إلا مدرسة واحدة فيها دوام أحادي في القضاء. تاوانەکردنی بینای خوێندنگاکان و زیادبوونی ژمارەی خوێندکاران دەستپێکی گرفتی کەرتی پەروەردەیە لە خورمات و لەگەڵ دەستپێکی ساڵی نوێی خوێندندا پەروەردە خوێندنگاکانی بەڕووی خوێندکاراندا بە کۆمەڵێک گرفتەوە کردووەتەوە. مامۆستایانیش دەڵێن نەبوونی بینایە ناچاری کردوین لە هەر قوتابخانەیەکدا 3 دەوام تێدا بکرێت. کاروان هەبیب، کورتسات نیوز، خورمات و